ئازیزان ئەم کاتان خۆش و لە بەرنمەیەکی دیکەی هوەری هەمە چەشنە بە یەک گەشتینەوە ئەلبەتە لەم بەرنامە زیاتر ئەو کەسانە دەکەینە میوانی بەرنمەکە هونەرمەند بن یا شاعر یا وەرزشکار یانیش ڕۆشنبیر بن و باسی بەرهەمەکانیان دەکەین بۆ ئەم جارش هونەرمەند و شاعر و وەرزشکار لارزۆ بەکر لە سوێدەوە میوانی بەرنمەیە. کاک لارزۆ لە پێشدا زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لەم بەرنمەیەدا. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کارمەندانی ڕادیۆکەتان. من دەستخۆشیتان لێ یەکەم حەزیشەکەم بۆ پارچەوتەیە دەستی پێ بکەم کە ئەڵێم هەموو قوربانیەک بە قوربانی دێ، ئەم قوربانیەش زیندە بە چاڵ کرێ گەر بۆ یار و نیشتیمانێکی سەربەست نەبێ. دەم خۆش کاک لەرزۆ لە سەرەتا باسی ئەوم کرد کە لەم بەرنمەیە زیاتر ئەو کەسانە دەکەینە میوان هونەرمەند بن، شاعر بن، وەرزشکار بن، لە هەر ڕۆیشتریەوە بەرهەمیان هەبێ یا ڕۆشنبیر بن. جا تۆ وابزانم هەموو ئەوانت گرتووە، دەکرێت باسەکی ئەومان بۆ بکەی چۆنە هەم شعراڵێ و هەم هوەری وێنە چێشی و لە وەرزشیشدا بە پێی ئەو وێنانەی کە بینیمە بەشداریت هەبوو و زۆر سەرکەوتنیشت بەدەستیناوە. زۆر سپاس کاکە حەیدەری بەڕێز. بەڕاستی من زۆر جار وتومە مرۆڤ دەتوانێت لە هەموو قۆنەقەکانی ژیانە کەڵک وەرگێت، چونکە ئەم هێزە شاراوەی کە لە مرۆڤ هەیە بەڕاستی پێویستە بە دوایدا بگەڕین کە بە دوای شاگەڕین هەموو هونەرە جوانەکان دەتوانین تێکەڵاو بکەین. زۆریش پێویستە مرۆڤ بەڕاستی بتوانێت ئەم کورتە ژیانێکی هەیەی هەرچی شتی جوانە بتوانێت دیکە باشترە لەوەی کە دەستەوەرسۆدا بنیشە و کات بەشتی ترەوە بکوژێت. بەڵێ کاکە لێرەدا حەزەکەین زیاتر سەنجی بخەینە سەر هوەری با بڵێن گەمەی یاخود یاری ڕەنگەکان کە تێیدا ڕەجی درەختت بەکارهێناوە. ئەمە شتێکی نوێ لە هوەری کوردیدا چۆنەوە ئەمە دەست پێ کردووە؟ ئەمە وەکو تۆ داهێنەرێکی ئەم هوەرەی گەمەی ڕەنگەکان بەڕاستی شتێک بوو کە لە تونە لە لسانی ناخی منەوە لە ساڵی 1997ەوە سەری هەڵدا. من دوای ئەوە کە نیشتەجێ بووم لە سوید لێرەوە دارستان و شتی زۆری لێە زۆر جارەشینە دارستان بۆ گۆڕینی هەوایەک بۆ هەڵمژینی هەوایەکی پاس لەوێدا ڕێگێکم دۆزیەوە چەند هاوڕێک بووین بێتەوە و هاوڕێکانیش لە ژیان داماون بەداخەوەدانی چەند هەمەشان شەریفە کە ژیانی لەدەستدا و شایدی منن کە من لەو سەردەمەوە هەوڵمدا ئەم شتانم کۆ کردەوە هێنامەوە و دانیشتم و ئیشم لەگەڵیان کردو ئێوان شێواز حتمما شتەکان لە سەرەتادا کۆمەڵێ گرچی و کاڵیان پێوە دیار بوو، ینی نەئەچوومە ناو ناخی بابەتەکەەوە، بەڵام دواتر وای لێ هاتی تر ئێوە شێوە هونەرەکە بەهێزتر بوو تا ئەوەی توانین پیشانگا بکەمەوە تا ئەوەندەی توانین شانی چەند کەسێکی لێزانمدا. من لێرە لە چیچم بۆ قوتابخانەی ڕەنگ هۆدێ کویت ئەڵەن لێرە لەگەڵ دوو پرۆفیسۆرە قسەم کردی چەند ناوی باربەرە بوو تریشە ناوی لینایە یەکیان خەڵکی بەریتانیا و تریشان سویدیە. هەوڵم دا شتەکانی خۆمیان پێپشاندەم بزانم لە چه ئاستێکە و بۆ کوێید و بەم و چی لێ بکەم و لە هەمان کاتیشە هەوڵ بدەم لەم قوتابخانەیە وەربگیرێن بۆ ئەوەی بتوانم بەڵگەنامەیەک ینی وەکو هەویەک شتێکم هەبێ بۆ ئەوەی بتوانم بەیانی بڵێ من کاری هوەریەکەم. ئیتر دیار بوو ئەوان پێیان وتموتیان تۆ ئێستا وەکو ئێمە وای ئێمە کەسێک لێرە وەرەگرین کە کار نەزانێت تۆ بڕۆی تر بگەڕێ بۆ ئەوەی گەلەری کەیتەوە و شتەکانی پیشانی خەڵک دەیت تۆ ئیتر لەوە دەرچوتە بێ لێرە بخوێنیت، ئێمە ناتوانین کەسی وەکو تۆ وەربگرین. لە هەمان کاتیشدا هەوڵمدا لێم پرسین ئێوە وەکو ئەوەی کە پرۆفیسۆرن لە کارەکەتان و مامۆستان و لە قوتابخانەیە و لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە وڵاتانە ئەگەڕێن لە پیشانگا و لە شتی جوانیان ئەگەڕێن بە دوای شتە هونەریەکانە پێم بڵێن ئەم کارە کراوە یان نەکراوە چۆن بەچی دیبێتەوە من پێی بڕوانم. ئیتر کاسی هەردووشیانم لە تاوان پەیوەندیمان هەیە تر ئەوە بووتیان ئێمە بینیمانە یەکێک دارێکی بینی و زمانێکی بۆ کردووە یاخود دوو چاوی بۆ ڕەنگ کردووە و شێوەکەی لەوە بچێ، بەڵام نەمان بینیوە ڕەگی درەخت دەربکە و بەو شێوەیە کە تۆ ئیشی لەسەرەکەی ئیشی لەسەر کرابێت جا بووە ئێمەڵێن شتێکی دەگمەنە ئەتوانین بڵێن نییە.
بەڵێ کاگلار زۆر بەر لەوەی زیاتر باسی ئەو جۆرە هونەرە نوێ بکەین وابزانم حەز دەکەیت باسی شعرەکانیشت بکەیت جا بۆ ئەمە بەستەش کاک گۆران عەلی نووسەر و شاعیرمان بانگێش کردووە کە بەشداری ئەم باسە بکات و سەرنجی خۆی لەسەر بەرهەمەکانت دەربڕێت ئێستا ئەو ڕاستەخۆ لەگەڵماندایە کاک گۆران ئەم کاتەوە باش ئەم کاتەی ئێوەش باش سڵاو ڕێز بۆ کاگلار زۆر دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێکەم زۆر سپاس کاک گۆران کاک گۆران وابزانم تۆ زیاتر لە ئێمە ئاگاداری بەرهەمەکانی و ئیشوکاری کاگلار زۆر ئەگەر بتەوێ سەرنجێک یاخود باسێکی بەرهەمەکانی بکەی و ئەگەر پرسیارێک شتە بێەوە تۆ فەرموو دەرگا کراوەیە فەرموو مایکرۆفۆنمان بۆ کردیەوە هەرچێک تێ بیڵێ زۆر سپاس بۆ ئەو کاتەی لە خزمەتی منیاداهێنی وادارمەشتان بەرنامەکەتان دەوڵەمەند کەم کاکەلار زۆی هاوڕێ و شاعیر و هونەرمەند ئەم کاتت باش عزیزە منەڵێم هونەری شیعر یا هەر ژانرێکی تری ئەدەبی هونەری ئەوەیە کە ئەو شتانە ببینێ کە کەسی ئاسایی کە کەسی غیرە شاعیر غیرە هونەرمەند ناتوانێ بیبینێ کەسی هۆنەر یا کەسی شاعیر هونەرمەند ژیان لەو مادانە دروستەکە کە فرسەتی ژیانیان نەماوە یا ژیانیان لە دەستداوە جیاوازی کەسی ئاسایی و کەسی شاعیر یا کەسی هونەرمەند ئەوەیە لارزۆ بەکر لەو دارە وشک و ڕقەی کە بۆ منی غیرە هونەرمەند کە بۆ منێک سەر و دەست و پەیوەندم لەگەڵ هونەر و هونەری تەشکیلیانیە لەو دارە ڕقە ژیان دروستەکە ئەو دارە ڕقوتەقە یا ڕێگی ئەو دارە بۆ منێکی غیرە هونەرمەند ڕەنگە تەنها ماتریاڵێک بێ بۆ سووتاندن یا ماتریاڵێک بێ نازانم هێلانەیەکی لێ دروستکەم یا پاسارێکی لێ دروستکەم گوێزەبانەیەکی لێ دروستکەم بەڵام بۆ کەسی هونەرمەند بۆ کەسی شاعیر ڕۆحەکە بەبەر ئەو دارا کە ڕۆحی تیا نەماوە ژیانەکە بەبەر ئەو دارا ئەگەر سەیری ئەو تابلوانەی هونەرمەند لارزۆ بەکر بکەین ئەبینین لەو مادانە لەو ماتریاڵانە کە ژیانی ئەو ژیانی دروست کردووە لە ڕێگی دارێک کە دەمێکە وشک بووە دەمێکە وشکەڵاتوە ئەو ژیانی دروست کردووە هاتووە ڕەنگی داوەتێ ژیانی داوەتێ من لە ڕێگی ئەو دارانە کە ڕۆژانە لە بەرقاچی خۆمای بینم کاتێک ڕێیەکەم کە مردوون کەوتون گیانیانتیانە لە ڕێگی ئەو دارانە لە تابلۆکانی لارزۆ بەکرا دڵ و گورچلەی ئینسان ئەبینم کەناری ئەبینم مامز ئەبینم لە دار لە چیلکەی دار لە ڕێگی دار مامز دروست کراوە کەناری دروست کراوە دڵ و گورچلەی مرۆڤ دروست کراوە پەپولە دروست کراوە پەڕەسێلکە دروست کراوە بۆیە ئەمەیە هونەر ئەمەیە هونەر ئەوەیە کە ئەو شتانە ژیان کا بەبەر ئەو شتانەیە کە دەمێکە ژیانیان لە دەست داوە یا ئەو شتانە بێنێتەوە سەر ساحە کە دەمێکە فرسەتی ئەویان لە دەست چووە ئەگەر لای نالی شاعیر چاوێکی خێل بۆ خەڵکی ئاسایی ناشیرینیە جۆرێک لە ناشیرینیە لای نالی شاعیر ئەم چاوە خێلە بێتە سیمای جوانی ئەگەر شێکۆبیەکەس گەمە بە وشاکە ئەوە لارزۆ بەکریش لە تابلۆکانی خۆیان گەمە بە ڕەنگەکە لەگەڵ چیرکەکانیە لەگەڵ ڕێگی دارەکانیە دیارە من بەبەستمەوە نیە ئەو بەراوردە بکەم لە نێوان شێکۆبیەکەس و لارزۆ بەکرا ڕەنگە هەم لە ڕووی تەمەن و هەم لە ڕووی تەمەنی شعر و لە ڕووی تەمەنی شخصی خۆشیەوە ڕەنگە و بەراوردە زۆر منطقی نەبێ ڕەنگە کاگلارزۆ خۆشیەوە و بەراوردەی قبوڵ نەبێ بەڵام ئەمیش کەمی نەکردو بەوەی هاتووە گەمە بە ڕەنگەکانەکە گەمە بەو ڕەنگانە ئەکە کە بۆ کەسی غیرە ئاسایی نابینرێت هەستی پێناکرێ ئەو وێنە هونەریانەی ئەو لە ڕێگی دارێکە ئەیبینێ و ڕۆحیانەداتێ بۆ من کەسێکی ئاساییم ناتوانمەوە ببینم خۆشی لێکم و پێم وایە قۆناغی زۆر باشی بڕیوە یوای بەردەوامی بۆ خوازم کاک گۆران لەگەڵمانە بە ئەو پرسیارە لە خۆی بکەم کاگلار زۆ ئەگەر داوات لێ بکرێتن یەک لەو کارانت هەڵبژێریت کامیان هەڵدەبژێریت بۆ بژێوی ژیان دیاوە خۆت بۆ پیشەی سەرەکیت شعر هەڵەبژێری ئەو هونەرە نوێی کە با بڵێن گەمەی ڕەنگەکان کامیان هەڵەبژێری یا وەرزش بەڕاستی من ڕاست بووم هەریەکێک بەقەد ڕۆڵەکانی خۆم خۆشمەوێن بەگشتی بەڵام بۆ هەڵبژاردننی ئەشێن من نتوانم خۆم بەتەنیا بڕیار بدەم ژیان و زرو بڕیارەدات من زۆر جار لە قۆناغەکانی شکردن ئەبینێ لە ماوەیەکی زۆرە نەمتوانیوە شعر بنووسم یا ئیشی شێوەکاری بکەم یا ئەوە تا نەمتوانیوە وەردەش بکەم هۆیەکەی گەڕێتەوە سەرکات و سەردەمەکەی من نازانم داپچڕانم ئەوێ بەردەوامە بم بەڵام هەر چەندی بۆم بکرێ ئەگەڕێم بەدوای ئەم ڕستە و ئەو نەهێنی و ئەم شتە شاراوانەی کە لە ناخی هەتاچێکی کۆمەڵی ئێمەدا هەیە بۆی بتوانم بە ڕێگەی هەم ڕنگ یاخود ئەگەر لە ڕێگەی ڕەنگی شەوە شەرم بکەم بە ڕێگەی شعرەوە بتوانم
پیشانی بینەری بدەم بیسەرگوێی لێبێ ئەم کارانە بەڕاستی حەزەکەم بەردەوامی لەسەرکەم چکە هەستەکەم لەناو ناخمایە ئەم کوڵێنەیە کوڵێ لەگەڵ ماست. بەڵێ کاگۆران تۆ چیاڵی کامیان بەڕێیت و کامیان بگرێتە بەر ئەگەر وەکو نەسیحەتێکی هاوڕێیانە گەرچی کاگلارزۆ ئێنەرژی لەوە زیاترە کە بتوانێت سەکەوتو بێ لە هەموو بوارەکانە پێم وابێ ئینسان ئەگەر ئێنەرژیەکانی خۆی خست کاتەوە لە یەک بوارە زۆر باشتر ئەبێ بۆ خۆ من ئەو کارم پێشتر کردووە کە کاگلارزۆ کردوێتی ئێنەرژی خۆمم دابش کردووە بەسەر چەندین کاری جیاوازە لە بواری وەرزش و لە بواری نووسین و لە بواری شان و یعنی ئەبینی ئینێرژیەکان لاوازە بن من ڕەنگالەوە مخالفی بم پێم باش بوو ئەگەر بیتوانێایە حتمما حتا ئەگەر هەمووشی ڕۆڵەکانی بێ حتمما ڕۆڵەیەکی تیا لە دڵیەوە لە هەستیەوە تۆزێ نزیکترە کام ڕۆڵیان لەو ڕۆڵانەی نزیکترە لەو ڕۆڵانەی خۆی لەو کۆرپانەی خۆی کامیان نزیکترە لە هەست و ناخەوە پێم وابوو ئینەرژی زیاتر لەوە خەست کردایەتەوە باشتر بێ ئەگەر بواری بەرنامەشە بێ بەڕاستی من یەک دوو پرسیاریشم هەیە لەسەر کارەکانی کاگلارزۆ بۆم پرسیارە حەزەکەم ئەگەر مەجال هەبێ فەرموو گیان فەرموو پرسیارێکیانم بەڕاستی لەسەر کاگلارزۆ ئەبێ ناوەڕۆکی ئەم تابلۆانە لەگەڵ ناوەڕۆکی شێعرەکانە جووتیەک بن یەک ناوەڕۆک بن چکە لە شێعری سڵاوە تابلۆیەکی زۆر جوانە داناوە بەڵام کۆت قفڵی شێعرەکە بەڕاستی من تۆزێ بۆم هین بوو ئەوەی کە سڵاوێکی هیتلەریانەی لەکەی ئەمە پرسیارێکم ئەکرێت دوای جوابی بدەیتەوە پرسیاری دووەمیشم ئەم هونەرە لە کوردستان و دەوروبەری خۆمانە لە ناوچەکەی خۆمانە من بە حەقەت زۆر شارەزایەکی مێژووی ئەم هونەرە نیم کەسێکە ناسم لە مەنطقەی سلێمانی بە ماتریال ئەو شت دروستەکە بە شاخی ئاسک بە شاخی مامز ماتریالی زۆر بچکۆلە یعنی بچووکیە کاتەوە ئەم لە ڕێگیدا دروستەکە لە دەوروبەری سلێمانی و هەولێر و ناوچانەی دەوروبەری کوردستانە ئەم هونەرە تۆ دەستت پێ کردووە پێش تۆ کەسێکە ناسی خەڵک دەستی پێکردبێ یانە تا چەند ئەگەر هینێکی مێژووی لەسەر ئەم هونەری خۆت باسکەی ینی با بڵێن فزوڵیم ئەمەوێ ئەوە بزانم حەزەکەم بیزانم. فەرموو کاگلارزۆ. سپاس بۆ کاکە گۆران سپاس بۆ ئەو هەموو شەجوانانەی کەوتی بەڕاستی من دەخۆشی لێکم خۆشی کوڕێکە لە ناو جەرگێ و هەموو خۆڵای شتەکانە گەر بڵێم کوڕێکی هین نییە تازە نییە من سپاس پێکەم بۆ ئەو پێشنیاری کە کردی کە من شتێک هەڵبژێرم لە شتەکان بەڵام ئەشێ من خۆ خەریکردنم بە ژیانەوە هۆی مانەوەم لە ژیانەوە بەوانە بە هەموویەوە بێت ئەبینی ئەگەر لە شعردا بچڕێم لە ڕنگدانە بچڕێم ئەگەر لە ڕنگدانە بچڕێم بتوانم لە هونەرە بەردەوام بم ژیان کۆمەڵێ دیوی خۆیە بینێت هەر وەکو وەردەکانە بە چوار وەردەتەیە پەڕین باش نییە ئەگەر وەردێک زستان بێ و سەرما و سۆڵەیانی زستان نییە تۆ ناوین ناتوانانی ناوی بێن زستان یا لە هاوی ناخۆر دەرنەچێ و گەرم نەبێت و خەڵک هەز بە گەرمیێکی ئەو تۆنەکە ناوی نانێ هاوی بەرحەڵ منیش بەو هەنگاوانەدا ڕۆیشتمە وتم قەزا و قەدەرەی هەڵینەوە بزانین چین بەسەر دێ بۆ ئەوێ حەزم کرد وەڵامی پرسیارەکانی بدەمەوە حتما هەر گەمەی ڕەنگەکان کە ئەیکەم هەر تابلۆیەکی کێشا بمێتەوە هینێکی باگراوندێکی مێژوویەکی لە پشخۆیەوە هەیە من هەمیشە ئەگەر تەمەشا و سەرنجی تابلۆیەکان بینی هەمووی پسپانە پسپان ئەم دوورینەوەیە کە ڕەنگەکان بێتەوە دوورمەوە هەوڵم نەداوە هیچ ڕەنگە مەختور کەم لە تابلۆیەکە یاخود لە ئێشەکانمان باسی ئەو تابلۆی کردو کە ئەوەی هیتلەر ڕابدویانە ئەو مێژووی بەدوای ئەم شعرە و ئەم دووە بەدوای یەکەوە بوون ئێمە بەڕێگەی قوتابخانە ڕۆیشتین یادی بەخێر حەمەشان شەریفم لەگەڵ بوو قاچینە بە درەختێکەوە ئەم درەختە هەڵسایەوە بۆی ها زۆر جار پێ بە خاکە ناسێتەوەنی هەڵەسێتەوە بێتەنی هەڵەسێتەوە شتێکی وە هەڵسایەوە ئەو سەردەمی ئەو شاری ئێمەشی لێبووین زۆر نازیەکانی لێبوون خەڵکیان زۆر ئازارەدا کە چوومەوە بۆ ماڵ ئەو هەنراوەیەم بۆ ئەوە نووسی لە هەمان کاتیشە ئەو تابلۆی تر درەختێک بوو لە ماڵی برایەکەمە ڕۆژ بەبێ ئەوەی کلەکە لای من بەجێ دێڵێت پێشم وت لە فڕۆکەخانە بوو بچم بە دوایە کلەکەی لێوەگرم بۆ ئەوەی بتوانم گوڵەکانی بۆ ئاودەم ئەو درەختەی زۆر زۆر جوان بوو لە ماڵەکە درەختە هەتا هاتەوە وشک بوو من هاوچۆشەکەم وابینی کە ئەمیش وەکو کابرایەکی نازی ئاراسیز بەرامبەر بە گوڵێکی جوانە
درێخی کردووە جابووە کە هێنامەوە ئەو تابلێش درەختەکەم هەڵ کێشا و ڕێگەکەم هێنا ئیشم لەسەر کردو و ئەو ناوەم لەینا بۆ ئەوەی ئەم هوەرە بزانین لە کوردستان هەیە یان نییە بەڕاستی من خۆم چوومەتەوە کوردستان لە هەموو دەوروبەرەکانە گەڕاوم لە گەرمیانەوە تا کوێستان لە هیچ کەسێکم نەبینیوە ئەو شێوە کارە بکات توانم بڵم هەر خۆمم تیابینیوەتەوە وەکو وتم بینیومە خەڵکدارێکی هێناوە بە چەخۆ دایتاشیوە وێنەیەکی پێ دروست کردووە بەڵام ئیشی ڕێگەکانی من هەتا ئێستا نەکراوە نەخێت و بڕواش ناکەم هەر کەسێک کە ببێتی ئەشێ بە دوای منەوە بوو بێ نەک لەگەڵ منە من وەکوتم بەڵگێ ڕاستی ئەوم پێکە لەنەوە حوتە من خەریکی ئەم کارم وەڵی کاک لەژۆ لەبەرەوەی ماوەمان زۆر تەنها چەند دوو دقەیەک ماوە ئەگەر بکرێتن کەوابوو تۆ بەرهەمی ڕێگەدارەکە دەکەی پێشتر دوایی هون شعری بۆ دەڵی یا شعرەکەڵی دوایی درەختەی پایەکەی و ڕەنجی بۆکەی وەکو وتم من هەر کاتێ ئارەزووی ڕەنکردنم هەبێ ئەوە ڕووەکەمە ڕنگواز لە شعرەیەم هەر کاتێکی شعر خۆتە زانی کات و ساتی بۆ نیە لە هەر کاتێکە شعرێ هات ئیسەرەوە ئەو کاتە و شعرە نووسی بەڵام ئەگەر شتەکان بەیەکەوە نزیک بوون و بوو منجێن هەوڵم داوە بەیەکەوە دامناون چکە کتێبێکم لە 2007 چاپ کرد لێرە لە ستۆکۆڵم هەوڵمدا تابلۆیەکان و شعرەکان ئەوەی کە لە یەک نزیکم بەیەکەوە دایانێم لە دوو توی کتێبەکەش لە کۆتاییەکەی هەموو تابلۆیەکانم بە ڕەنگێکی ینی بە ڕەنگەوە نەک ڕەشوستی خستە سەر کتێبەکە و کتێبەکە لە بەردەستی خوێنەرێستا بەڵێ کاک لەژۆ ئەوەی بینیمە من ڕاستە شارەزایم لە شارەکان نیە بەڵام ئەوەی ئەو بەرهەمانی کە وێنەکانم بینیوە ڕەنگێکی زۆر جوانن ئەو ڕەنگانە یەک ڕەنگنینە تێکەڵ کراون ئایا ئەم ڕێگانە بە تێکەڵی دەیکڕی یا پەیدا دەکەی یا خۆت تێکەڵیان دەکەی چونکە ڕەنگێکی زۆر جیاوازن زۆر ڕاستەکەی من زۆر هەوڵم داوە ڕەنگەکان ئەگەر حاضر هەبوو بن زۆر چاکە بەڵام ئەگەر نەبوو بن ناچار بۆم تێکەڵاوم کردووە ڕەنگم تێکەڵاو کردو و پێم دروست کردو دواتر هەمووی دەرمانێکی لێدەم کە وەکو پێڵێن لای خۆمان چاڵێن غارە با بڵێن یاخود ئەوەی کە لێ ناگەڕێ ئەم ڕێگە تەمەنی لاچێت چکە تەمەنی هێڵێتەوە ئەبێتە ڕووپۆشێک بۆ سەر تابلۆکە توانی بە سەدان ساڵ هەڵبگیرێ ئەمە ئیتر لە هەمان کاتی شامۆر و پەنجەی خۆمی لەسەردانیم بۆ ئەوەی کەس نەتوانێت خۆی بکا بە خاوەنی ئەو لە هەمان کاتیشە ئەمیشی کە هەڵم بژاردووە لەگەڵ ڕەگە هیچ ڕێگێک دووبارە نابێتەوە هەمان شکڵ و شێوە بێت یعنی هەندێک جار تابلۆیەکی توانێت کۆپیە بکرێت بەڵام ئەم ئیشەی من هەرگیز کۆپیە ناکرێت بەڕاستی بەڵێ کاک لەژۆ پێشتر داوایەوەت کرد بکە لە کۆتاییە بتوانی کۆپلەیەک لە شارەکەتە بیڵێ تەنها 30 سانیەکمان ماوەگە بکرێ فەرم و بە کورتیە و کۆپلە شعرەمان بۆ بڵێ بەڕۆی کۆتایی پێبینین بەڕێز و دەستخۆشیش لە هەمووتانەکە موسپاس بۆ هەمووتان بۆ هەموو جۆگرە خۆشەویستەکان و بۆ بینەری بەرنامەکەتان من بە خێرایی هەوڵەدەم شارەکە بخوێنمەوە گەر داش بچڕام لێم ببورن بەناوی کەشتی خۆشەویستی ئەوەتانێ نەساباتی ئەوینی تۆدام دەپۆشیە نەکەپەکەی بەر حەوشەی خۆم هۆ خودای خۆشەویستی بە نزاوە لێت دەپارڕێمەوە هەردوو دەستم بەرز دەکەمەوە و چاو دەبڕمە ئاسمانی تۆ بارانێک ببارێنە ئەم دڵینم خێنت کەرەوە بارانێک ببارێنە لە ڕق با ڕقێ بێ چیلت شۆڕی دنیا هەیە ئەو بیان بە ڕەنگە باوە نوحمان دووری چوو بێ من کەشتێک دروستەکەم لە خۆشەویستی لەسەر دەواازەکەی نووسم ئەوانەی کە ئەویندار و دڵشادن با بفەرمونون بۆ ژوورەوە ئەم کەشتیە تەنها کەشتی خۆشەویستیە هونەرمەند لارزۆ بەکر هەروە نووسەر و شاعر گۆران عەلی زۆر سپاسان دەکەین بۆ بەشداریتان لەم بەرنامەیە هەر ئەوەندە ماوەمان هەبوو داوای لیبوردنتان لێ دەکەین زۆر سپاس بۆیەوەش دەستان خۆش دووبارە ڕێز و حرمەتمان بۆ هەموو کارمەندانی ڕادیۆکەتان زۆر سپاس